کۆماری کوردستان دوای نزیکەی ساڵێک لە ڕاگەیاندنی بەهۆی هاوچێشە نێودەوڵەتی و ئیقلیمیەکان دەڕوخێ. لە ڕۆژی 15 کانونی یەکەمی ساڵی 1946 سوپای ئێران مەهاباد داگیر دەکاتەوە. هێزەکانی بارزانی کە گەورەترین و کاریگەرترین هێزی کۆمار بوون خۆیان بەدەستەوە نادەن و بۆ ناوچەی شنۆ پاشەکشێ دەکەن. مستەفا بارزانی و پێشمەرگەکانی نەیانتوانی کۆمار و قازی بپارێزن، بەڵام لەو ڕۆژەوە بوونە پارێزەری ئاڵای کوردستان کە قازی محەممەد بەمەلا مستەفای سپارد. ئەو ئاڵایەی مەسعود بارزانی لە ژێریدا لەدایک بووە و دەڵێ ئامادەم هەموو دەقەیەک لە پێناویدا بمرم. باسی هەندێشت نەکرێت کە بووتە جزئێک لە مقدساتی ئێمە، وەکو پەرچەمی جمهوریەی کوردستان کە لە 46 هەڵدرا. من خۆم لەو ڕۆژە لەدای بووم، لەژێر سێبەری ئاڵای کوردستان لە ساڵاق لەدای بووم و هەموو دەقیقەیەکیش ئامادەم لەژێر سێبەری ئەو ئاڵایە و بۆ ئەو ئاڵایەش بمرم.